خۆشەویستانی ئێمە جوانترین سڵاتان لەبێ و ئێوارەتان باش لە هەر کوێیەکەون بینەری پرۆگرامی باپابند بین لەگەڵمانان ئێمە ئەم ئێوارەش لەگەڵ بارمەتی هاوکارانم پرۆگرامێکی نەمان بۆ ئامادە کردوون. پێم خۆش لە سەرەتادا باس لەوە بکەم کە دەستگای مرۆیی مام لە دوای ئەوەی کە پرۆژەی پەلەچارەی ڕاگەیاند. پرۆژەی پەلەچارە بریتە لە گروپێکی ئۆنلاین کە ژمارەیەک پزیشکی پسپۆر لە خۆی دەگرێت. ڕۆژانە لە کاتژمێر 9 بەیانی هەتاکو و 4 ئێوارە ئەم پزیشکە بەڕێزانە لە هەموو پسپۆرە جیاوازەکاندا ئامادەی ئەویان هەیە یاخود جوابی هەموو پەیوەندیەکانی خەڵکی دەدەنەوە کە هەر پرسیارێکیان هەیە لەسەر نەخۆشیە جیاوازەکانی خۆیان ئەوانیش ڕاستەوخۆ وەڵامیان دەدەنەوە. ئەو ژمارانەی کە ڕۆژانش لەسەر شاشەی گەلی کوردستان دەڕوات ژمارەی هەموو ئەو پزیشکە بەڕێزانە و دەتوانن پەیوەندیان پێ بکەن و تاکو بتوانن وەڵامتان بدەنەوە. ئێمە ئێوارە لەگەڵتانە بەردەوامە بین دوو لەو پزیشکانەی ناو گروپە ئۆنلاینەکەی پەلەچارە لەگەڵمانە بەردەوامن یاخود لەگەڵ ئێمەیان ئەم ئێوارە ڕاستەوخۆ ئێوە ئەتوانن هەر پرسیارێکتان هەیە لە چوارچەوەی پسپۆڕەکەی خۆیاندا پرسیارەکانیان ئاراستە بکەن تاکو ئەوانش بتوانن وەڵامتان بنەوە. یەکێک لە پزیشکەکان دکتۆرە تەرزە عەلیە کە پسپۆڕی مناڵانە نەخۆشیەکانی مناڵان. دکتۆرە تەرزە زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ئێوارەی هەموو بنێران شاد بێ و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک و ئینشاءڵڵا بتوانین خزمەتێک بە بنێران بگەنین لەم ساعتەی ئینشاءڵڵا. زۆر بەخێر بێت دکتۆرە گیان. لە ئەوەی لەگەڵ ئەوەی کە ئێوە ڕۆژانە ماندووە بن لەگەڵ ئەرکەکەی خۆتاندا و گروپێکیشتان دروست کردووە هەرچەنە لە ڕێگەی ئەو گروپۆ جوابی پەیوەندیەکان دەدەنەوە لەگەڵ ئێمە شاکەم ئێوارە میوانداریتان کردو میواندارێکەکان قوبوڵ کردو زۆر خۆشحاڵین و زۆر بەخێر بن. یەکێکی دیکە لە میوانەکانمان دکتۆرە سومەیا نەقشبەندیە پسپۆڕی ژنان و مناڵان. دکتۆرە سومەیا زۆر بەخێر بێتەوە. زۆر سپاس دەستان خۆش بێ. سپاس بۆ ئێوەش. خۆشحاڵین بە هیوای خزمەتی زیاتر ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەم بەخێر بێن سەرچاوەکەم. بەڵێ ئەزیزان ئەوە دکتۆرە تەرزە و دکتۆرە سمەیان کە لەگەڵ ئێمان ئەم ئێوارە لەوەکو پێمان وتن لە چوارچەوەی پسپۆڕەکەی خۆیاندا هەر پرسیارێکتان هەیە دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 053 یاخود 053 پەیوەندیمان پێ بکەن و پرسیارەکانتان ئاراستەیان بکەن و تاکو ئەوانش بتوانن وەڵامتان بنەوە. دکتۆرە دکتۆر تەرزەبا لە تۆ دەست پێ بکەم. لە ئێستادا خۆت نەخۆشیەکانی مناڵان ڕەنگە زۆر بن نەشتوانن دایکان لەگەڵ ئەوەی کە خەمی مناڵەکانیانە و ئەترسن نەتوانن سەردانی نەخۆشخانەکان بکەن. ڕۆژانە چۆن پەیوەندیت پێواگرێت لە چوارچەوەی پسپۆڕەکەی خۆتا تاکو چەندێک تۆ هاوکاری ئەو دایک و باوکانە دەکەیت و وەڵامیان دەدەیتەوە؟ بەڵێ بەنسبەت نەخۆشیەکانەوە بە پێی وەرزەکانە گۆڕێ ئێستا لەم وەرزەیەین کە تا ئێستا وەکو بڵێ هەڵامەت و کۆکە بەردەوامە و هەیە ئەنفلۆنزای ئاسایی بۆیە دایکەکان زۆربیان ئەترسن لەوانەیە دایک و باوکان بترسن کە مناڵەکان مەسەن ئەنفلۆنزاگرێ پەتاگرێت تایە بێ ئەترسێ و لەم کاتەشا ببوونەوەی کە قەدەغی هاتوچۆ هەیە لانێ بە ئاسانی نەتوانن بگەنە نەخۆشخانەکان. زۆر جار بۆ پرسیاری ئەو نەخۆشیانی کە هەیە مەسن بۆ کوتمان ئەنفلۆنزا و ئەوشتانە یان زۆر نەخۆش هەیە نەخۆشی درێژخایەنی هەیە خۆی بۆ نمونە نەخۆشی دڵە نەخۆشیەکانی ترینی کوێ ڕژێنەکانە یان نەخۆشی تری هەر سوچگەرە کە نەخۆشی درێژخایەنیان هەیە عیلاجی بەردەوامیان هەیە چارسەری بەردەوامیان هەیە. زۆر جار پرسیار لەوە ئەکەن ئایا چارسەرەکان بەردەوام بن یا چارسەرەکەی لێ بڕاوە بیکڕێتەوە لەسەری یان زۆر نەخۆشمان هەیە مەعیدی دکتۆری هەبووە کە پزیشکەکەی خۆی کە بیبینێتەوە پرسیاری ئەوواکەن لە ئێستاە کلینیک نییە پێویستەکە سەردامکە یانەیکە یان چارسەرەکانی بگۆڕێ. ڕۆژانە پرسیاری جیاوازە بێت و کە ئەتوانی زۆربیان ئەتوانی لە ڕێی تەلەفۆنەوە کاراسانی بۆ نەخۆشەکان بکەین بەس بازێکیشیان هەیە کە ناتوانین و ڕێنمایەکەین کە سەردانی خستخانە بکات. زۆر باشە. دکتۆرە سومەیا دروستکردنی گروپێک لەم کاتەدا تاکو چەندێک پێویستە بۆ هاوڵاتیان یاخود تاکو چەندێک خزمەت بە هاوڵاتیان دەکات. بێگومانم لەوەی کە بەڕێزیشتان و هەموو ئەو پزیشکە بەڕێزانەی کە لەناو گروپەکەدان ڕۆژانە بەدەر لەو کاتی کە دیاریتان کردووە لە کاتژمێر هەتاکو 4 ئێوارە لە دوای ئەوەش پەیوەندیکی زۆرتان بۆ هێت. ئایا گروپێکی وەها لە ئێستادا تاکو چەندێک زەڕورە؟ بالنسبە بۆ ئیشەکەی خۆمان وەکو ژنان و مناڵبوون
نەخۆشەکانمان بەڕاستی پێویست ناکە هەنێ حاڵەت بێنە نەخۆشخانەکانیان ئەسڵن بێن بۆ عیادەکان خاستن لەم زروفەی کەوا نەخۆشیەکەی کۆرۆنا بەردەوامە و کەوا ئێمە لی ئەترسین و حەز ناکەین بێنە دەرەوە تووشی هیچ شتێک ببن بۆیە زۆر کات نەخۆشیەکان ئێمە تەجیلیانەکەین یان چارەسەری بەپەلەیان بۆ ئەەکەین لەلایەن بە مەسنجەر بێ بە واتسەپ بێ با بڵین بە فەیسبوک بێ چکە هەمانە و کردومانە تەنانەت سێی بەیانیش نامەکە ئەنێرێ ئێمە وڵاممان ناوەتەوە حتا عیلاجەکان تریتمنتەکان بۆی ئەنووسم و ئەیکڕێت لەبەر ئەوەی پێویست ناکە حاڵەتێک کەوا سەردانی دکتۆری پێ بکات لەم کاتە خاستان بنسبە طبعا ئێمە باسی نەخۆشە تایبەتیەکانەکەین زیاتر ئێمە خاستان من نەخۆشی خۆم بزانم ئەزام چێتی خۆمە ئەمانە زیاتر ئەتوانم ئەو خزمەتی پێ بگەێنم بەڵام تۆزێ گەشتەکە عام بێ نەخۆشەکە زۆر دیار نەبێ حاڵەتەکەی زۆر کات مەسئولیاتە زۆر کات ئەترسی لێ زۆر کات ناتوانانی ئەو خزمەتی بکەی ئەگەر بیکەیتیش ئەبێ زۆر شتی پێ بکەی اینجا بۆی بکەیت بۆیە زۆر کات ها ئەبێ بە حەزەرەوە چکە ئەمە بەڕاستی ئیشی دکتۆر ئەوە نییە بە تەلەفۆن بەس چارە ببێت ئیشی ئێمە زۆر پیرۆستر و گەورەترە بەڵام مەسەرەن نەخۆشێکمانەیە کوتانی هەیە مانگی خۆیەتی یان ئەمە تا گەشتۆتە 5 مانگان بێ بۆ کوتان ئەڵێ تەجیلیکە قەیچێکە 2 مانگی کەوەرە لە حوتا پێی تەجیلەکەین ئەڵێ ئەخت چۆن یعنی چۆن من نەیەم سۆنەرێ بکەم فەحسێ بکەم ئەڵێ مەیکە هیچ ناوێت دکتۆرە تەرزەمە بۆ مناڵانیش هەر ڕاستە بڵێ منیش ویستم کە ئەو خاڵە باس بکەم زۆر نەخۆش پرسیارەکە ڕۆژانە لەسەر کوتانی مناڵەکەی بە تایبەتی مناڵانی کە تازە لە دایک بوون منەوێ لێرەوە بە هەموو دایکان و باوکان ڕابگەێنم هێنانە دەروی مناڵەکە بۆ کوتانەکە زۆر زیانی زیاتر پێگەێنێ وەک لە دواکەوتنی کوتانەکە هەموو کوتانێک دەتوانین ئاساییەکە بۆ هەموو تەمەنێک لە هەر تەمەنێکا کە کوتانێک هەیە کوتانێکی دیاریکرا و ئاساییەک بۆ مانگێک دوا بکەوێت لەبەرەوە داوا لە دایکان و باوکانەکەم کە بە هیچ شێوەیەک خەلقی ئەو خاڵە نەبن پێویست ناکە بیکەن بە کێشە زۆر ڕۆژانە پرسیارمان لێکرێت نەک لە من هەموو دکتۆرەکانی تری هاوڕێم بە هەمان شێوە پرسیاریان لێکرێت چکە مناڵ بەردەوام لە دایکە بێ ڕۆژانە پرسیاری کوتانەکانیکەن لەبەرەوە ئاساییە بانێکن بە کێشەکەی داوام دەستی پێکردەوە ئینشاءالله لەو خاڵێکە وەستاوە لەو کوتانێکە وەستاوە دەست پێکرێتەوە بۆ یەکرێت زۆر باشە دەچینە لای دوو پەیوەندی تەلەفۆنیمان لەگەڵ یەکێک لەوانە کاک ئیسماعیلمان لەگەڵا لە کۆیەوە کاک ئیسماعیل ئێوارەت باش کاک ئیسماعیل ئێوارەت باش گوێت لە ئێمەیە باش بەخێراتی ئەو دکتۆرە بەڕێزەی دەکەمەوە هەردووکیان خۆشەویستەکەی خۆم گەرمی کوردستان کارمەندان هەموویان بەڕێز پرسیارێکم خێزانەکەم تەمەنی 35 ساڵە پێش ئەوەی کە عادە بێ نازان پەیوەندی هەیە ئەو دکتۆرانە جواب میدەنەوە کە عادە دەبێ ئەینە بێ مەمشی دێشێ مندا وشتوارش نەبووە لەمێت نەهێناوەتن ساڵەکە هێناوەتن سینگی دێشێ ئازاری هەیە دکتۆرە سومەیە پرسیارەکە ڕوونە بەڵێ زۆر باشە کاک ئیسماعیل وەڵام تێئاتەوە بالنسبە بۆ ئازاری پێش عادەبوون هەفتەیەک 10 ڕۆژ پێش تێکەوتن لە عادە زۆر تەبیعیە دوای تەقینی هێلکەکە ئازاری مەمکە بێ سەر ئێشە ئەبێ دڵتێکچوونە بێت تووڕێیە بێ حاڵەتی نفسی ئەگۆڕێ زۆر تەبیعیە بەڵام ئەبێ هەردوو مەمکەکە بێ زیاتر سەرگۆکانەگرێت هەروەها با بڵین نابێ با بڵین پەیوەندی هەبێ بە شتێک کە بێتە دەرەوە لەو مەمکە یعنی بڵێ خوێنم هەیە لێوەی بڵێ جەراحەتم هەیە لێ نەخێر ئەوە ئەبێ پشکنین بکات بڵێ ئەوە بێ پشکنین بکات مەواضیع و شتی کەمان هەیە کە پەیوەندی هەیە بە مەمکەکەەوە ئەوە ئەبێ چارەی ئەوە وەرگێ هەروەها حاڵەتمان هەیە مەسەلەن خۆی لەسەر حەبی مەنع بتەوێنێتەوە ئازاری مەمک بۆ دروستەکە بۆیە بێ ئاگاداری ئەو حاڵەتانە بن ئەو جۆرە نەخۆشانە هەروەها با بڵین ئەوانەی زیاتر قەڵەو ئەبن یان زەعیف ئەبن با بڵین زەعیفی زیاتر تەسیرەکاتە سەر منطقەی مەمکە کەمە بێتەوە با بڵێن خەلای دهنیان با بڵێن بەشەکانی خانەکانی چەوری لە لەشە زیاتر مەمکەکە هەستیار زیاترە
بە مەوزوعەکە بۆیە ئازار زیاتر لەوێ گۆڕانکاری بەسەر ئەو گۆڕانکاری تیاابێ حتا نەک بەس بنسبە بۆ ئافرەت کە زەواجی کرده بێ و ئەمانە هەمانە کچە ئەو ئازاری هەیە پێشعادە زۆر نۆرمەڵە زۆر باشە ئەتوانین لێرەوە چارەسەرەکەیشی پێ بڵێن زۆر ئاساییە ئەتوانێت حەبی ئازار شتێنەکان بەکاربێنێ ڕۆژی 3 جار 2 جار بە پێی ئەوەی کە لەشی خۆی پێی بگونجێ ئەتوانێت پۆنستان بێ پاراسیتۆل بێ ڤۆڵتارین بێ بەشەرتێ مشکلەی مەعیدە و ڕیخۆڵی ئانەی نەبێ لەگەڵیان زۆر باشە دەچینە لای پەیوەندێکی دیکەی تەلەفۆنیمان نیهات خانمان لەگەڵا لە سلێمانیەوە نیهایەت خان سڵاو لێبێ سڵاو لە خۆ کاتتان باش زۆر سپاس نیهایەت خان دەستخۆشی بەنامەکەتان یەکەم زۆر سپاس بە خێراتنی دکتۆرە بەڕێزارکانەکەم وەڵامی سەرەتا پرسیار دەکەم لە دکتۆر فەرزە هەیە فەرمەلە ناڵێکم هەیە تەمەنی 8 ساڵە هەموو ڕۆژێ کە هەڵەسێ لەخەو ئەڵێ دڵم تێکەڵیە هەموو ڕۆژێ هەڵەسێ دڵم تێکەڵێ زۆر پێی بێتاقەتە ئیتر خەریکە ئاڕشێتەوانە نازڕشێتێتم نازانی پرسیارێتەوانی هاتۆ دکتۆری باوەی جوابێتم لێ بێتۆ بزانم سەبەبەکە هیچ چییە وایە بەڵێ هەموو ڕۆژێک وایە هەموو بەیانیەک وایە نیایەت خان هەموو ڕۆژێک وایە بەڵێ زۆر باشە پرسیاری دیکەت هەبوو نیایەت خان ناوەڵا دەستخۆشی لێتم زۆر سپاس چاوەڕێ وەڵامکە دەچینە لای نیان خان لە سلێمانیەوە لەگەڵمانە نیان خان ێوارەت باش ێوارە باش زۆر سپاس بە خێراتی میوانەکان کەکە بژێت نیات زۆر سپاس زەحمەت نەبێ پرسیارێکمە بۆ دکتۆرە بچمەیە وەڵای من حەملمێ دوو مانگم ترا ڕەشێم و هێزیتانە سەرم شێ دەستم داوەڵێ یەک شتیشم بۆ ناقڵێت چی بکەم باشە تەمەنی چەنە و چەند دوو مانگە تەمەنت چەندە نیان خان و چەند مناڵی دیگەش هەیە وڵات سێ مناڵی ترمێ ئەمە دوو مانگە خۆت تەمەنە چەندە تەمەنی خۆشم 35 ساڵم 35 ساڵ نەخۆشی زەخت و شەکرە و غوددە و ئەوانەی نییە هیچ شتێکی بۆ کردووە هیچ شتم نەکردۆ تاڵتکەکەم دەرکەوتووە پیرۆزە نیان خان سەلامەت تەندروست باش بیت چاوەڕێ وەڵام بکە دەچینە لای پرسیارەکەی نیایەت خان باسیەوەی کرد کە مناڵەکەی هەموو ڕۆژێک دڵی تێگەڵێت بەڵێ نیایەت خان مناڵەکەیش ساڵەوەڵێ و زۆربەی بەیانیان دڵی تێکەڵێ ئەوە کێشەی زۆر لە مناڵەکان مناڵ هەیە ئەوەی هەیە بە تایبەتیوانی شیر زۆرە خۆنشەوان پێش خەوتن زۆر جاریش هەیە بەیانیان برسێتیە کە وای لێکات وەکو بڵێ ڕفلەکسێکە هەستە پێکا کە کاردانەوەی جسمێتی بۆ ئەو برسێتیە و هەست مناڵەکە لە دڵم تێکەڵێت بەس زۆر جاریش هەیە کە ئەمە هۆکارێکە بۆ نەخۆشی بەڕاستی مادام ئەو باسی کرد ئەڵە فترەیەکی زۆر ئاوایە پێویستەکە کە سەردانی پزیشکی پێ بکات چەند پشکنینێکی تایبەت هەیە کە بۆی بکات زۆر باشە نیان خانیش باسیەوەی کرد کە ئاسکەکەی دوو مانگە بەڵێ دوو مانگە و دڵی تێکەڵێ و هیچی پێ ناخڕێ وەکو خۆی ئەڵێ هیچم نەکردووە تەمەنیشی گەورەی 35 ساڵە یعنی بەڕاستی ئەبێ فحوساتی تەواوەتی بکە هەرچەنە ئێمە زۆر باسمان کرد لە فەیس و پەیج و زۆربەی شوێنەکان خاستن لەم پرۆژەی خۆمانە بە پۆست دامان ناوە کە چی بکەن 3 مانگ پێش حملەکە بۆی تووشی ئەم مشکلانە نەبین بەڵام ئەو تازە پێیزانی فحوساتی سەرەتایی حمل یعنی کە ئەکرێ بەڕاستی هەن لەوانەی کەوا ئاسانن کە گومانی شتیان لێ ناکەی زۆر شت نانێری بەڵام یەکێکی وکو ئەم کە گەشتۆتە ئەو تەمەنە ضرورە فحوساتی شەکرە خوددا ڕیخۆڵەکان کێنەڵێ بەکتریای یان ئچ پایلۆری زۆرێک لە خانمان ئەو کێشانیان هەیە لە سەرەتای حملە حاڵەتی ئاسایی نییە بەڵێ حاڵەتی هایپەرمیسز با بڵێن تەقەیع الحەمل یان بەیانیان هەڵەسێ و من دڵم تێکەڵیە زۆر نۆرمەڵە ئەوە تا سێمانی یەکەم و دوایی نامێنێ ئەمە خاستن بنەماڵەیە زیاتر مەوزوعەکە تەحەسوسی جسمە بەرامبەر بە حملەکە بەڵام ئەم شتە ئەگەر بەردەوام بوو دوای 3 مانگ ئینەیەک هەیە لێرە یعنی شتێکمان هەیە لێرە نەخۆشێکمان هەیە لێرە حاڵەتی وەکو ئەم مناڵی پێشتر بووە یعنی ئەگەر ئەم شت حاڵەتی ئیسەی لە مناڵەکانی کە ڕووی یابێ ئەوە شتێکی نۆرمەڵە ئەمە خۆی وایە بەڵام ئەگەر ئەمە تازە بێ لەمان نەخێر طبعاً ئێمە بۆ ئەم حاڵەتانە علاج زۆرن ئەتوانین ناڤیدۆکسینی بینێ ناڤیدۆکسین ئەتوانێت لێرەوە ئێستەوەریگرێت ئێواران پێشنان خواردنی ئێوارە کە تایبەتە بە حەمل بیخوا یان هەمانە B6 و
جنجەرە یعنی بیسکس و تۆزێ زەنجەفیلی تایە با بڵین ئەوە وای یارمەتیە کە ئەو شتە نەیەڵێ ئەو ئەڵەنجیە نەیەڵێ هەروەها ئەبێ سەری بەرز بێ کاتی خەوتن کەم خۆری دایم خۆر بێ بتوانێت بسکیت ئەگەر بتوانێت بسکیتی مناڵان لەگەڵ شیری مناڵانی بێچەوری ئەوە بخوازیاتر و بەردەوام لە خواردنەکانی کەم خۆری دایم خۆر بێ و شتەکانیش محاولە بکە زیاتر بێ تێکەڵ بێ بێ قورسی بێ بێ تون و تیژی بێ ئەوە عەزیەتی مەعیدە و ڕێخۆڵەکانی نایە و ئەتوانێت زۆر باشە قسەی زیاتری لەسەرەکەن پرسیارێکە لەلام دروست بوو بچینە لای پەیوەندیەکی دیکەی تەلەفۆنیمان دەروونمان لەگەڵە لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش دەروون خان فەرموو وەڵامی پێش بڵێن 6 مانگ خارج ڕەحمەتم هەبوو چیت هەبوو ببوورە خارج ڕەحمەتم هەبوو خارج بەڵێ دەی بڵێن مانگنیە بڵێن محاولەتێکا لە بەدەنجی لە ناوچی دەیتن ئەوە بوو دەی دەروون خان سەڵتەکە تۆزێک وازەحتر بێت بۆی کاتێ بڵێن دکتۆرە باش بکرێکە من پێش بڵێن مانگ سەڵتی تەلەڤیزۆنەکەت کێسکە و لە تەلەفۆنەکەەوە گوێمان لێ بگرە بەسەر چاوتێگەنێک بڵێن پێش 6 مانگ من خارج ڕەحمەتمان بەڵێ بڵێن ئێستا 3 مانگە بڵێن من ئەم شکاندووە تقریبەنەوە 2 ڕۆژە بڵێن لای یاوتە سووڕی مەنگانەما ترسیمەیە دیسان دروست بێتەوە چکەن دکتۆرێکی ئەگەرێکی هەیە دیسان دروست بێتەوە باش پرسیارت نییە؟ زۆر باشم زۆر باشە دەروونخان وەڵامتیاتەوە دەچینە لای پەیوەندێکی دیکە بە ناسخانمان لەگەڵا ئێژە لە سلێمانیەوە لەگەڵمانە بە ناسخانی وارەت باش دیارە پەیوەندەکەی بە ناسخان داخراوەتەوە هەر لەسەر پرسیارەکەی نیانخان ئەو دایکانەی کە لە مانگی دووگیانیان یاخود لە سەرەتای دووگیانیدان ئێمە پێیان ئەڵێن و عیلاجانە بکە یاخود دوای تاوابوونی ئەمڕۆژە سەردانی پزیشکە و پێویستەکە سەردان بکەن دوور بێ دوور بێت ئەمە وەکو ئەگەرێک باس ئەەکەم ئەگەر ئەم ڕۆژە هەر بەردەوام بجارێ چی بکەن لەو کاتەیە زۆر ئاساییە لە خەسخانەکانەوە ئاساییە بەڵێ ئەگەر ناچار بین بەڵێ مەجبورین بڕۆینەوە لەبەر خاتری ئەوان و بیان بینین لە نەخۆشخانەکان زۆریش ڕوویەوە یعنی پلانی نەخۆشخانەی مناڵبوون بەڕاستی خزمەتێکی زۆرەکە بە خەڵکەکە زۆربەی ڕۆژتۆ لەوێ چارەسەری خۆی وەرگرتووە خاصن لەم ڕۆژانێکەوە ئێمەش ناتوانین بچینە دەرەوە نەک بەس نەخۆشەکان بەڕاستی خزمەتێکی زۆریان کردووە و نووسیویشان و عیلاجیشان وەرگرتووە و هیچیش مشکلەیان نەبووە ئەوەیش نەبێ هەر لە سایتەکەی خۆمانەوە ناڵم عیلاجەکان ئەنووسین و ئەیان نینێ بۆی پێویست نەکە زۆربەیشیان لە ساڵنەوەتیان باشە بنەوە پێویست ناکابێن مەگەر کێشەیەکی زۆر گەورەیە هەبێ ئەوە ناچارین ناچار ئەبێ بڕوا داخڵ بێنە ناو نەخۆشخانە عیلاج وەرگرێ لەوانەی مغەزی بۆ دانین لەوانەی دەرزی بۆ دانین خۆیان باشە زانیوەریشیان گرتووە ئەوە ناچارین زۆربەی کات ئلتیهاباتێکی میزەڵانی زۆر ئەو ئەکا یان حرارەتێکی زۆر یان ئلتیهاباتی شوێنێک وای لێ ئەکا ئیتر ئەوەیە تەحملی نامێنێ مەناعی جسمی کەمە بێتەوە تووشی ئەو حاڵەتە ئەبێ بچینە لای پرسیارەکەی بەناسخان باسی ئەوەیە کرد کە حملی خارج ڕەحمی هەبوو ئێستا 2 ڕۆژە بەڵێ بەسەر سۆڕی ماگانەیە تێپەڕیەوە حملی خارج ڕەحم ڕاستەکات حاڵەتێکی زۆر ئیزعاج و ناخۆشە ئەبێ لەژێر چاودێری پزیشکیا بێ ئەگەر بەنیازی مناڵ بێ حاڵەتەکەی تێپەڕاندووە ئەم حاڵەتەکەی تێپەڕانەوە بەس بە تەکید دکتۆری خۆی ئاگای لێ بۆ عیلاجی بۆ نووسیوە ڕێنمایی کردووە پێی وتووەتەوە چکە زۆر کات ئێمە ئەم حاڵەتانە باسیشمان کردووە بە پۆستیش زیاتر پەیوەندی هەیە بە ئلتیهاباتێکی زۆرەوە زیاتر پەیوەندی هەیە بە لەولەبێک ئەگەر دانرابێ و لابرابێت و ئلتیهاباتێکی دروست کردبێ یان ئەسڵەن عملیاتێک لە منطقەی حەوزە کرابێت یعنی ئایا مناڵبوون بێ ئایا با بڵێن لابردنی حملی خارج ڕەحمی کە بێ وەکو خۆی ئیستا لێ ئەترسێ ئێمە پێڵێن پیلفک سێرجری ئەو ئەڵێت من ئیشکاندمالی پێویستی کردووە لە ژێر چاودێری دکتۆرا بێت شکاندنی منەکەی بەڵێ ئەبێ لەژێر چاودێریا بێ عیلاج وەرگێ بێ ڤیتامینات وەرگێ ئیستێش کە ئەڵێ حاڵەتەکەم وایە ئەبێ بێتە ئەسیجی تایتر واتە ڕێژەی حمل بە ڕۆژانە بیگرێت و هەروەها سۆنەری دامێن بکە نەک سۆنەری سک چکە دەرەکەوێ لەگەڵ یا کە چۆنە و چۆن نیە لەم حاڵەتەی ئەمیشا وەکو باسێکە و ئەی بینین حاڵەتەکەی ستەیبڵ دیارە چکە عادەتەن پێش ئەوەی عادەت تێپەڕێ زۆر کات عراز و علامات و ئازارێکی زۆرنی هەندێک حەملی ڕاستەقینەیە و لەناو ڕەحمی شایە چکە باس بە ئازاری نەکرد چکە ئازارەکەی زۆر ناخۆشە ئازارێکی شان دروستە بێ لە لای هەناسەی تونەکە ڕشانەوەی زۆرترە بێ هەروە خوێنی ژەبینێ بەسەریەوە یعنی سیر کە ئەوانەی باز نەکرد هیچ ئینشاءالله حەملی حەقیقیە
ئینشاءڵڵا لە دەرە ڕەحمیژنی و پێویست بە ترسیش ناکات ئیتر ئەگەر ماوەی ئاسایی چەند ڕۆژ تێپەڕێ بەسەر سوڕی مانگانەیە و بووی پێچەکەیشا باسمان کردو چکە زۆر ئەو پرسیارەمان بۆیەت عادەتەن بێت تا ئیسیجی پێشەوەی عادەت تێپەڕێ بەڕێژە دیارە بە لە خوێنە بالنسبە بۆ فەحسی میز ئەگە بیکات نەخۆش دوو لە ڕۆی حازری ئەوە دوای عادەتەن 3 ڕۆژ 5 ڕۆژ زۆر کات زیاتریش ئەنج دەرەکە بە میز بەس حاڵەتی ئەم چووکە حاڵەتێکی واکوت زیاتر لە دەرمانخانەکان لە ئێستادا ڕەنگە بەس خوێن نەکا بڵێ هەیە و نییە نەخێر ئەبێ فەحسی ڕێژەمان بۆ بکە ڕۆژانە ئەو ڕێژەیە ئەبێ بەرز بێتەوە کە بەرز بوویەوە ئەوە تەواو ئینشاءڵڵا حملی ڕاستەقینێ بەڵام بەرزبوونەوەی تیانە بوو ما لە شتێکە ئەوە حملی خارج دکتۆرە سومەیە ئەو فەحسێکە لەژێر چاودێریە نەبێت ئەبێ لەژێر چاودێریە بێ لەو حاڵەتە ئەو فەحسانی کە لە دەرمانخانەکاندا دەفرۆشێن ئەو فەحسی نازانم چی پێوترێتەوە فەحسی سەریعەکە دوای چەند ڕۆژ ئەوە دەری ئەخات ینی کاتی یاسایی خۆی زۆر کات 3 ڕۆژ 5 ڕۆژ دیارە ئیتر بە پێی مەوعیدی خۆی بەڵێ بەڵام ئێمە زۆر کات وەکو دکتۆر باوەڕمان زیاتر بە خوێنەکەیە بە بێتە ئەسیجەکەیە پێشمان وتومانە 5 هەفتە لە سۆنەری دامێنە دیارە حمل 7 هەفتە لە سۆنەری سکا دیارە حمل چۆن دیارە ئەبێ مناڵمان هەبێ ئەبێ کیسی مناڵمان هەبێ ئەبێ دڵی مناڵمان هەبێ ئەوە لەو حاڵەتە ئەڵی تۆ مناڵێکی تەندروستە بەڵام شتی کە نە مەسەلەن ئەڵێ وەڵا دکتۆرە بەسەر چووە وەڵا فەحسێکم کردووە بەرزێکی تیا بووە لە پڕاکەوتومەتە سەر خوێن زۆر باش ئەوە حمل زۆر باشە سومەیەخان دکتۆرە تەرزە بێمەوە لای تۆ هەندێک لە دایک و باوکەکان هەمیشە پرسیاری ئەوە ئەکەن یاخود ئەوە بۆ بە کێشە لەلایەن کە مناڵەکانن لە کاتی نووستنە ئارەقا ئەکەنەوە ئەمە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە یاخود ئەوەی کە مناڵ دایمەن ڕقی لە جێگەیە حەز ناکە بەتانی پێوە بێ و لە خۆی کاتەوە بەنسبەت هەر لە بدایەتی ینی لە دایک بوونەوە لیانی دڵ طبعاً خێراترە وەک لە مناڵێکی تازە لە دایک بوو لیانی دڵی خێراترە زۆرتر لەیە وەک لە بەپێی تەمەنەکان تا بینە گەورەتر و تا ئاستی خۆمان و کوبڵین هەرزەکار و کەسی کامل لیانی دڵ ئەمە یەک هۆکارێکە بۆەوە ئەمە ژواکە کە دەرەجەی پلی گەرمی لەشی ئەو مناڵانە زیاتر بێ وەک لە بەپێی تەمەنەکان ئەمەکێکە لە هۆکارەکان دوو هۆکارێکی تر زۆر کەس هەیە کە خۆی ینی بکو بڵین طبیعەتی جسمی وایە لەشی وایە عرق زۆرە کاتەوانێ ئەمەش بە یەکێک لە حاڵتە نۆرمەڵەکان دانرێ بۆ نمونە لە پی دەستی بنی پێی ئەوانە عرقە کاتەوانێ ئەمەش یەکێکە لە هۆکارەکان هۆکاری تر کە هەبێت بۆ نمونە هۆکارە نەخۆشیەکانە پێش ناکانی خەڵکیش بترسێ دایک و باوک بترسێ بڵم مناڵەکەم عرق کاتەوە تاوکاتە نەخۆشی دڵێتی بەڵام نەخۆشی دڵی شێکەکە لە هۆکارەکان بەس زۆر لە مناڵەکان و کوتم لیانی دڵیان خێراترە پلەی گەرمی لەشیان لە ئێمە زیاترە و عرقکردنەوەشیان زیاترە زۆربەی زۆریان بە نۆرمەڵ حساب بکرێت زۆر باشە دکتۆرە تەرزە لەگەڵتانە بەردەوامە بم بەڵام پاش وچانێکی کورت دەستگای مرۆیی مام لە سۆنگەی هەستکردن با بەرپرسیارەتیەوە پرۆژەی پەلەچارە لە ڕێگەی ئۆنلاینەوە واتساپ بە هاوکاری ژمارێک پزیشکی پسپۆ ڕدەگەێنێت هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو چواریەوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات دەستگای مرۆیی ئیمام هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون ڕۆژانە کاژمێرنەوەی بەیانی تاوەکو چواریەوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات
دووبارە سڵاتان لەبێ ئەومە لەگەڵتانە بەردەوامین ئەوەی عزیز و خۆشەویستی هەر پرسیارێکتان هەیە توانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەکە هەیە پەیوەندیمان پێ بکەنەوە تاکو دکتۆرە سومیا و دکتۆرە تەرزا بتوانن وەڵامتان بدەنەوە. ئێستاش پەیوەندێکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵا بێخەڵخانمان لەگەڵا بێخەڵخانی وارد باش. زۆر سپاس بێخەڵخان. بێخەڵخان سەوتەکەت زۆر خراپە ئەگەر بە تەلەفۆنەکە گوێمان لێ بگری زۆر باشە بێ هەر قسە بکەی بە تەلەفۆنەکە ئەم کاتەوە باش بێخەڵخان. زۆر سپاس. بێخەڵخان هیچ تێناگەین لە قسەکانت هیچ وازەحنی ئەگەر بە تەلەفۆنەکە قسەمان لەگەڵکەی بەڵێ بەڵێ ئەوە زۆر باشە. دەستەکان خۆش بێ ببورم واللهی پرسیارێکم لە دکتۆرەکان هەبوو کتم منداڵێکی کوڕم هەیە 5 ساڵ و نیوە بەڵێ تقریبا 3 ساڵ 3 مانگو نیو 3 مانگو نیوە بەڵێ مادەی گەرمی لێ قەدەغ کراوە لە وەزعش کۆم نەکراوی بە مەولای دکتۆری ئێستا تقریبا شکاندی لە وەزعیدا بۆم ڕانەوە سازایە زگەشتی زۆر دێشێتم زان ڕێنانیان چیە تێگەشتی دکتۆر زۆر باشە بێخەڵخان زۆر سپاس. دەچینە لای دایکی ئەرینامان لەگەڵا دایکی ئەرینا ئێوارەت باش ئێوارەتان باش زۆر سپاس خێراتنی میوانەکان دەکەم هەربژین وەڵام من دوو پرسیارم هەیە فەرموون یەکێکیان مناڵەکەم 11 مانگە کێش و وەزنی زۆر کەمە شیری ئەتامێڵ PDFەکە خوا ئێستا حالیان ئەو شیرەمان دەست ناکەوێت ئیڤۆلاکی ئاسایی ئێمێ ئایا بەلای دکتۆرەوە ئاساییە ئەو شیرەی کێش و تەمەنی مناڵەکە 11 مانگە وەزنەکەی 6 کیلۆ نیوە باش کە لە دایک بوو کێشی چەند بوو 3 کیلۆ نیم بوو 3 کیلۆ نیم بەس دکتۆرێکیان ئەم هەر کچوونی بوو چەند دکتۆرێکم پێکرد دوایی ئەخیران قەراریانیان شیری ئەپتامێڵ PDFەکەی بەنێ ئێستا شەرکی ئەجێ بەڵام بەو شیرە کەمێک کەم بۆتەوە کە شیرەکەت بۆ گۆڕیوە کەم بۆتەوە نا شیری ئەپتامێڵەکەمانەیە کەم بۆ بەڵام ئێستا و شیرەم دەست ناکەوێ بە بنەیە ڕێگاوینێشەوە ناچم بۆ ناو شار بۆی کڕم هەر شیری ئیڤۆلاکی ئێستا بۆ کڕم پشکنینی تەواتیت بۆ کردووە دایکی ئەرینا بوونی چەند جارێک بردوومە عادەشتم پێ کردووە بەڵێ پشکنینەکانی باش دەرچۆ نۆرمەڵ دەرچوە هیچ کێشێکی نەبوو بەس لە مێشکوشتا زۆر باشە گەشەکەی هەر لە جسمیاتی بڵێن هەر وەزنەکەیەتی زۆر باشە پرسیارێکی کەشم هەیە دکتۆری بۆ دکتۆرە ئەفەرمووە دکتۆرێکیان من 5 مانگە خۆم بەستووە هەفتەیەک پێش عادەبوونەکەم لینجا و خوێنایەکی زۆرم هەیە پشتێشە و ناوکێشەیەکشم زۆر هەیە ئیتر ئەبێ ئەو بەستنە پێم بکەوێ یان خۆم بکەمەوە زۆر باشە زۆر باشە دایکی ئەرینا چاوەڕێی وەڵامەکان بە دەچینە لای شنۆخان لا چەمچەماڵەوە لەگەڵمانە شنۆخان ئێوارەت باشی بەڕێزم زۆر سپاس پرسیارێکم هەیە بەڕێزیان بۆ دکتۆر فەرموو وەڵامی من تقریبا نزیکی 4 ساڵە حەبیمەن بەکارێنم بەڵێ ئەو حەبیمەنەکانی ناوبەناو دەستی لێ هەڵەگرم من ئیترەکەم بەس ئیتر یعنی لەو بە حەپەکەش و بە منعەکەی تریش ئادەم جوان نییە خوێنم زۆر کەمە عادەت ناڕێکە و خوێنت کەمە ئادەم ڕێکە دکتۆریان بەس ئیتر یعنی کاتی خۆی وام نەگە بەس خوێنم کەمە زۆر باشە شنۆخان وەڵام تایاتەوە دکتۆریان پرسیارێکەشم هەبوو فەرموو من دوو کچم هەیە ئایا گەر بتوانم جەدوەلدانمەوە ڕاستە بۆ کوڕ و کچ ئەتوانی داینی چی دەبنێت جەدوەل زۆر باشە دەست خۆش زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت با بچینە باسی مناڵەکە کێشی مناڵەکە و پاشان وەڵامی ئەخانمانە بینەوە بەڵێ پێشەوە بێخاڵخان باسی مناڵەکەی کرد کە 5 ساڵە من وا تێگەشتمە لەو پەیوەندەکەی تۆزە سەوتی زۆر واضح نەبوو بەس وتی 5 ساڵە و نەخۆشی گەنمی هەیە 3 مانگ و نیوە دکتۆر گەنمی لێ قەدەغە کردووە کە خۆیکێکە لە چارەسەرەکان ئەڵێ ئێستا چەند ڕۆژێکە وا تێگەیشتم ئەگەر هەڵە نەبم بێخاڵخان وتی گەنمە خواتەوە
کە گەنم بخوات ئازاریسکی بۆ دروستەکەوە شتێکی زۆر زۆر ئاساییە ئەڵێ ناڕەحەتە چی لێ بکەم ئێستا لەم کاتەیە کە قەدەغەیات و چۆیە بێ خاڵخالێرەوە پێ دەڵم کە پێویستە و قەدەغی گەنمە ئەو بەرنامەی خواردنەی کە پزیشکەکەت بۆی داناوی پێویستە بەردەوام بی لەسەری بە پێی ڕێنمایەکانی پزیشکەکەت بڕۆی ئەگەر زانیت هەر ئازاری زۆرە و زۆر ناڕەحەتە ئەو پێویستە خەستخانە بچێتە خەستەخانە و پشکنی تری بۆ بکرێ لەوانەشە سەبەبەکەی هۆکارەکەی هی نەخۆشی گەنمەکە نەبێ ئەوە نەبێت کە گەنمی خواردووە لەوانەیە هەوکردنێکی تازە بێ یان نیشانی نەخۆشیێکی تازە بێ بەس باشتر وایە کە بە پێی ڕێنمایی پزیشکەکەت بڕۆیت و گەنمی نەیتێ دوای تاوبوونی ئەم بارودۆخە سەردانی بەڵێ ئەگەر زانی ئازارەکەشی هەر زۆر لە ئێستاشە خەستەخانە کراوە توانێ بچێت وەڵامی ئەو دایکی دایکێکش کە مناڵەکە 11 مانگە بەڕاستی ئەڵێ بدایەت کە لە دایک بۆ 3 کیلۆنی و بوو ینی وەزنی کێشی تاواتی مناڵێکی نۆرمەل بووە بەڵام ئێستا 11 مانگە و 6 کیلۆنیوە بەڕاستی کێشی زۆر زۆر کەمە ئەژڵێک هەرچی پشکرینە بۆی کردووە و نۆرمەڵە بەس تەنها سکی چۆ شیرەکان بۆ گۆڕە بۆیان کردووە بە ئەو شیرێکەوە پزیشکە بەڕێزەبۆی داناوە بەڵام بە پێی بۆ چوونی من بێ پێویستەکە کە سەردانی خستخانە بکاتەوە کە ئەم بارودۆخۆ قەدەغات شوێت تاو بوو پشکنی زیاتری بۆ بکرێت چکە بەڕاستی مناڵەکەی کێشی زۆر زۆر کەم زۆر کات باشە و تێبەچی بکەن چارەسەرەکە بەزەوەی کە پزیشک ببینێت و پشکنی زیاتری بۆ بکرێتوانێ بۆ نمونە ئیکۆی دڵە چەند پشکنێکی تری خوێنە کە پێویستەکە بۆی بکرێت پشکنە کۆنەکانیش لەگەڵ خۆیان بێنێ و بەراورد بکرێ بۆی بزانی لەم کاتەیە کە شیرەکەی بۆ گۆڕاو چەند کێشی زیای کردو سوودی لەو شیرە بینیوە یان ئەو بۆ نمونە ئەو تەشخیسێکە کراوە تەواو بووە زۆر جار پێویست دەکاتەوە بە نەخۆشەڵی کە پێڵی سەردام کەروانێ تۆزێ لەوانە نەخۆش جاریوای کەم تەرخەمی ئەکات چکە لە یەکەم بینینا شەرت نییە ئەو پزیشکە بگاتە ئەو چارەسەریان ئەو نەتیجەی زۆر نەخۆشی هەیە لە بیدایەتە لەوانەیە زۆر نیشانی هەیە دەرنەکەوێت لە دوایە دەرکەوێت لەبەرەوە داوا لە دایکانەکەم لە باوکانەکەم کە بەردەوام بە مەسەن کە پزیشکێک سەردانێکی بۆ دانی کاتێکی بۆ داێت کارنێکە پێێت بەڵێ پێویست دەکات کە سەردانی بکاتوانێت زۆر باشە دکتۆرە سومەیە بچینە لای پرسیارەکانی ئەو خانمانە یەکێک لەوانە دایکی ئەرین بوو بڵێ بەس نەکە بوو بەستن باسمان کردووە لە پۆستەکانی شا و لە پێیجەکەی خۆما و لە هینەکەی شاتیایەتی و بۆ ئەم وەزعی ئیستا بڵاوم کردەوە چکە خەڵکەکە زۆر پرسیاری لەسەر ئەکا وەکو با بڵێن لەم پرۆژەی خۆمانە بالنسبە بۆ بەستن و باسمان کردووە کە دوو جۆرمان هەیە جۆرێکی تقریبان بۆ ماوەی زیاد لە 10 ساڵ ئەتوانێت دانرێ لە ناو لەشە جۆرێکی کە بۆ 5 ساڵە ئەوان حاڵەتێکی تایبەت هەیە کە ئەو جۆرەی تیادانین بالنسبە بۆ ئەم یەکەم جارێتی دایناوە وەکو چاودێری وەکو دکتۆر 4 مانگ جارێ 6 مانگ جارێ ئەبێ سەردان کاتەوە بە شتێکمان هەیە لێرە ئەبێ دکتۆر بۆی دانابێ نابێ کەسی کە بۆی دانابێ چکە ڕوئەیە خەڵکی کە دایناوە دکتۆر نییە مەبەستێت لەوانەیە احتیمالە کارمەند داینابێت دکتۆر داینە نابێت احتیمال هەیە بەڵێ چکە ڕوویە و حاڵەتمان بینیوە هەبووە ئەوە زۆر گرنگە هەروەها بەپی جدولی دکتۆرەکەی خۆی کە بۆی دائنێ مەسەرەن ئەڵە پێی 4 مانگ جارێ 6 مانگ جار بەپی ئەوە متابعەیە کا خوێنی هەیە پاک و پیسە التیاباتی هەیە چ مشکلەیەکی لەو عانە بڵێن لەو کاتە عیلاجەکەی وەرەگرێ بەڵام بڵێ بە ئەم حاڵەتی ئەم کە باسێکە ئەڵێ تەڕایم هەیە و ئاوم هەیە ئەمانە لەو لەب دروستێکە ئازار لەو لەب دروستێکە ئازاری قاچەکە پشتەکە با بڵێن احتیمالە خوێن بەربوونمان هەبێ بەڵام لەوانەیە مثلەن بۆ 6 مانگی ساڵە تا ڕایە لەشی لەسەر ئەو لەو لەبە باشە بێتەوە دوای ئەوە و لەوانەیشە هەر پێی نەکەوێت حاڵەتمان هەیە وای لێ ئەکا زۆر کەم خوێنە بێ ناچارە بین لای بین چکە بێ بڕۆین بۆ شتێکی کە یعنی با بڵێن ڕێگاکانی بەرگری لە حمل زۆرن مەرجنیێتەوە ئەو لەو لە بەبێ هەروەها بێجگەوە ئەو لەو لەبەی پێناکەوێت ئەتوانم بچم بۆ ئەو لەو لەبەی تر کە ئەڵێن لەو لەبی هورمۆنیە کە جێگەی حەبی من ئاگرێتەوە جێگەی پرۆجسترۆنەگرێتەوە چکە خۆی ناوی پرۆجسترۆنە لەو لەبەکە ئێمە پێڵێن مایرینە ئایودی طبعا نرخی تۆزە گرانترە و شێوازێکی تایبەتدا ئەندێ و بۆ ماوەی 5 ساڵە خاصن بۆ ئەوانەی کە خوێن زۆرە بینن ئەوەیە کە جۆرەکەی کەی پێناکەوێ ئەوەیە کە گرەی هەیە ئەوەیە کە تەزەخۆمی ڕەحمی هەیە ئەوەیە کە گومانی شتیکەی لێ ئەەکەین ئەو جۆرەیان بۆ دانین زۆر باشە بالنسبە بۆ خانیش باسی ئەوەیە کرد کە بۆ حەبی منە حەبی منە ئەوەی یعنی بەداخەوە هاوڵاتیانی ئێمە ئەڕۆن عیلاج وەرەگرن بەبێ پرسیار لە دکتۆر یعنی حەبی منە ئەخۆن بەبێ پرسیار لە دکتۆر یعنی ئێستا لێ بپرسە بڵێ کەی خواردوتەن لە خۆی مۆعیدەکەی دەست پێ کردووە حەبی منە ئەبێ لە دووهەم ڕۆژی عادەوە دەست پێ بکرێت دکتۆرە سمەیە بەر لەوەی کە باسی وردەکاریانەکەی ئایا هەر حەبی منە
ئەمە ڕێگەیەکی دروستە باشە خانمان بخۆن ئەگەر هەر منعی ئاسایی بێت باشتر نییە لەبەر سەلامەتی ئەو دایکەیە خۆمان هەیە بۆ بەرگری لە سک ئێمە نەخۆشمانیەتە بەردەست با بڵین تازە زەواجی کردووە مناڵە خوێندکارە حەزەکە مەوعیدی زەواجەکەی تەجیلکە بڵێن مناڵبوونەکەی تەجدیلکە بۆ ماوەیەکی تر مەسەلەن ئەوێ ساڵێکی کەبی بێت گومانیشی هەیە ئەترسێ هەڵە ئەکا ئەڵە تەبیعیەکە ناتوانم باشە ئێمە ئەڵێن بڕۆ بۆ حاڵەتی مەسەلەن کۆندۆم فلاش بەکاربێنە ئێوە گەنجن ئەتوانن ئەڵێن حەزمان لێنیە و نابەکاری ناهێنین باشە بڕۆ بۆ حەبی منە حەبی منعەکەی بۆ دانین دکتۆری بۆی دانێ بەڵێ دکتۆرەکە بەرپرسە لەسەری بەڵام بۆ خۆی لە خۆیەوە چووە ئەو حەبەی بەکاری هێناوە نازانێ ئەسڵەن جۆرەکەی چییە مەزدەرەکەی چییە ئەمە چۆن ئەبێ ئاوە ئێمە کە دای ئەنین بە پێی تەمەنەکەیە بە پێی حاڵەتەکەیە بە پێی نەخۆشیەکانە کە هەیەی نەخۆشیەکەمانەگە زەختی هەبوو شەکرەی هەبوو ئەبێ بخینە بەر چاومان دڵی هەبوو بخینە بەر چاومان با بڵێن نەخۆشیەکانی جەڵتەی هەبوو نەک لە خۆیان لە بنەماڵەکەیە ئەبێ بخینە بەر بۆ حەب خواردنەکەش ڕاستە ئەی بۆ خۆی بۆ زیاتر بۆ حەب خواردنەکەیە اینجا چەند جۆرێکی حەبمان هەیە هەمانە یەک مادەیە هەمانە دوو مادەیە هەمانە تێکەڵە و ڕێژەکان بەکەمتر تایەتی بۆی بزانانی چی پێ ئەگونجێ اینجا ئەو پرسیاری ئەوەکە ئەڵێ کەم ئەبینم بەڵێ حەبی من عادەکە مەکاتەوە کەم ئەشۆی خۆت ئەسڵن ئەڵێ من پێشتر کەمەم شتووە ئەی باشە ئەگەر کەم ئەشۆی بۆچی چووی بۆ حەبە مەنعەکە کێ بۆی داناوی ئەگەر دکتۆرێکیش بۆی دانا تەبانە بێ بڕواتەوە بۆ لای ئەو پرسیار کاتە لەو و دڵنیا بێتەوە لەو ئەگەر لە حاڵەتێکا خۆی بەکاری بەهێنا بێ و پرسی بە دکتۆر نەکرد بێ تەبان نازان ئەسڵن چ ڕۆژێ دەست پێەکە خۆی ئەبێ دووهەم ڕۆژی عادە دەست پێ بکرێ بخورێ بەڵێ پرسیاری ئەوەی شەکەن ئەڵێ باشە من دووەم ڕۆژ دەست پێەکەم عادەکەم نابڕێ نەعادە نابڕێ عیلاقەی نییە بەوەوە تۆ بەکاری هێنی ئەمە هۆرمۆنە بەکارێنی تا تەواوە بێتەوە بێ 3 ڕۆژ 5 ڕۆژ نابات و عادی خۆتە بینیتەوە بەڵام گومانی حمل هەیە لە هەموو منعەکانە زۆر باشە ئەوە بە ئاگادار بن زۆر باشە سمەیە خان پەیوەندیکی تەلەفۆنیمان لەگەڵایە شنیارخانمان لەگەڵە لە تەکیەوە بەڕێزم ئەم کاتەوە باش شنیارخان بە خێراتی میوانەکانەکەم زۆر سپاس زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لەکەم وڵا پرسیارێکم بۆ دکتۆرە سمەیەیە فەرموو من 2014 حملم هەبوو لە شەرگەریم بۆ کرا هێلکەدان لای ڕاستیان لادا هێلکەدان لای چەپم ماوە ئەی بینیە ئەی شەکە هێلکەم 17 و 18 هیچ منعێکم نەکردەوە دوو مناڵمەیە تەمەنیشم 30 ساڵە ئادەم زوو پێشەکەوێ ئایا هۆکارەکەی چییە؟ تەنها کێشەی سۆڕی مانگانە زۆر باشە حەزەکەم حملم هەبێ عادەشم ڕێکە مناڵی بێت زۆر هێلکەدان لای چەندێکنەی بووە ڕێکەکانیشم نەگیراوە بڵێ بۆ ڕێگیرا شنیارخان ماوەی چەندێکە دووگیان نەبوویت وڵا لە 2014 لە 2014 6 ساڵە مناڵەکانی شەوی بە عملیات بوون مناڵەکانت بە نەشتەرگەری بوو یاخود بە سروشتی هەردووکم بە عملیات بوو عادەشم ڕێکە ئیستا حالێن عیبم نییە زۆر باشە شنیارخان فەرموون من شروع ئیشتیا کەم ئەدەم بە مناڵەکەم زۆر دا تۆ چش زۆر ناخوا تر نازان ئایا تەنێ خراپە تەنێ باشە تەمەنی چەندە مناڵەکەت تەمەنە چەندە مناڵەکەت 6 ساڵە 6 ساڵ زۆر باشە چاوەڕێی وەڵام بە شنیارخان دەچینە لای دایکی لارا زۆر سپاس دایکی لارەمان لەگەڵە لە چوارخۆڕنەوە ئێوارەت باش دایکی لارە زۆر سپاس زۆر سپاس دایکی لارە دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامەکە زۆر سپاس وەمەڵی پرسیارێکم بۆ دکتۆرە سمەیە بوو فەرموو من تەمەنم 40 ساڵە ڕەحمم دابەزیوە ئازارێکی زۆر لە قاتم و پشمایە زۆر بێتاقەتی کردوم ئەخۆم زەعەفاتی ئەم دابەزینەی ڕەحمم بێیاننا ئەگە بشمەوێ عەمەلیاتێکم ئەتوانم دایکی لارە چەند مناڵت هەیە؟ دوو مناڵم هەیە دوو مناڵت هەیە مناڵەکان بە تەبیعی بوون یاخود بە شێوازی نەشتەرگەری؟ نا بە تەبیعی بوون زۆر باشە تەمەندرێژ عملیاتی بکەم دەتوانم دوای چەندی تر عملم ببێتەوە یان تەمەنم گەیشتۆ ئەوەی نەتوانم جارێکی تر عملم بێت تەمەنەکەی ڕوون بوو؟ تەمەنە چەند بوو؟ 60 ببوورە دایکی لارە زۆر باشە چاوەڕێ وەڵام ئادەشتم کێشەینە بەس هەر هەمومان لە دایکمەوە پورەکان بخوێنینمان ئێفکار زۆرە لە کاتی ئادەبوونا زۆر باش دەستان خۆش زۆر باشە زۆر سپاس دایکی لارە بچینە لای شنیارخان لە تەکیەوە باجارە پرسیاری مناڵەکان بکەین باسی ئەوەی کرد کە شروع بە ئیشتیهای پێیات
بۆ شنیارخان و بۆ هەموو دایکانەی تر کە زۆربەی دایکان ئێستاکێشەیوانەیە کە مناڵەکانیان شت ناخۆن پێش ئەوەی کە باسی مەسەلا ئێمە بچینە سەر چارەسەر و شروعی ئیشتیها کە بۆ ئیشتیهای بکرێتەوە و شت بخوات پێویستە دایکەکان بەڕاستیانی ڕەچاوی شێوازێک لە نان خواردن بکەن نەک بە شێوەیەکی زۆر دایکە بینم دوای مناڵەکەیەکەوێ ژوورا ژوور تا توزێ خواردنی ئااتێ یان ئەڵێت وڵا بێ مۆبایلەکەی بەدەستەوە بێ یان ئایپادەکەی بەدەستەوە بێ اینجا ئەم مناڵە ئەتوانێت شت بخوات بەڕاستی ئەمە خویەکی زۆر زۆر هەڵەیە کە مناڵەکە خۆی پێوە ئەگرێت پێویستە دایکان و باوکان بۆ نمونە لە کاتی ژەمەکانە قاپ و کەوچکی مناڵەکە تایبەت بەخۆی کە داینن ئەو بەشە خواردنەی کە بۆی جاکرێتەوە بۆی دابنرێ کە تۆ دایکەکە بیخوا لە بەرچاوی باوکەکە بیخوا ئەویش فێرە بێ لە بەرچاوی ئەیخوا زۆر جا من بە زۆربەی نەخۆشەکانە لە مەڵم حەزەکەی مناڵەکەت میوە بخوات تۆ بیخۆ ئەویشەی خوارد لەگەڵتە مەسەن سەوزە بێنە سەر سفرەکەت داینێ مناڵەکەشت ئەی نەشت چاو لە تۆ ئەکات چکە مناڵ کە لە دایکە بێ هیچ شتێک نازانێ هەمووی بە تەجروبەی چواردەوری و بە هەڵسوکەوتی چواردەوری فێری شتەکانە بێت لەبەرەوە ئەگەر تۆ خۆت بتەوێت فێری شتێکی ڕاستی بکەی فێری شتێکی تەندروستی بکەی لە خۆتەوە فێرە بێت لەبەرەوە من یەکسەر ناچم بۆ شروعی ئیشتیها بەڕاستی بەڵام زۆربەی دایکەکان ئێستا داوای ئەوواکەن حەزەکەم مناڵەکان وەزنی زیابێ حەزەکەن مناڵەکان خەپە بێ بەڵام وەکوتم پێش هەموو شتێت تۆ پێویستە ڕەچاوی ڕێگەیەکی تەندروستی بۆ نان خواردن و بە شێوەیەکی واژ ناکە تووڕەبوون و ئیجبارکردن چکە مناڵ بەڕاستی ینی هەڵسوکەوتی مناڵ وایە کە تۆ گەر تۆ زۆر زۆر ئینادی لەگەڵکەی حەزکا بزانێ هەستکا کە تۆ حەز لە شتێکە لەوانێ ئەو نەیکات لەبەرەوە ئەبێ وای تێگەینی کە ئەمە یەکێکە لە ینی چۆنە پێویستەکانی لەشی ڕۆژانە ئەبێ دانیشتنانەکەی بخوات لە ڕێگاکانیش زوو خواردن بدات مناڵەکە بەپی باقەچێکە بەڵێ ڕەچاوی ئەوەش بکە کە مناڵەکەی حەزی لە چییە زۆر مناڵ هەیە کەمەخوا قەچێکە بادێکەکە زۆری لێ نەکا لەوانێت تۆ دوو کەوچکسێ کەوچک زیاتری پێ بخۆی مناڵەکە پێی ناڕەحەت دەبێت با بە ڕەچاوی بکەین کە حەزی لە چییە لە چ کاتێکە ئەخوات تۆزێک ینی وەکو بڵێ نەرم بێ لەگەڵی لە ڕێگەی خواردنە بۆ باسی شروبیشتی های کرد شروبیشتی های زۆر جۆری هەیە و زۆر شەریکات هەیە کە شروبیشتی هەیە هەیە بەڵام بن ڕەچاویوانە کەم بەڕاستیوانە بە باش دەزانم کە زیاتر نەباتین و ماوادی کیمیاییان کەمتیایە زۆر باش چینە لای پرسیارەکانی خانمان بەڵاسیان نەکرد فەرموون بەڵێ تۆزی ئیشەکەی ئێمە حساسە بۆیە زۆر شت لەوانەیە نەخۆشەکانیش ئەوانەی کە قسەکەن شتە ڕاستیەکان زۆر کات لە پەیوەندیەکان ناڵێن چکە شتەکان زیاتر شخصی و نهێنیە جوان نییە بوترێ ئاوە بە ئاشکرا بۆ کۆمەڵگەی ئێمانیوە بە جوانی نازان بەڵام شتەکە ئیلمی و مەفروزە بووڵێت بەڵێ بالنسبە بۆ ئەو حاڵەتەی یەکەم وەکو باسی کردوتی دوو مناڵم بە عملیات بۆ لایەکەم بڕاوەتەوە وەکوڵێ حملی خارج ڕەحم بووە یان کیس بووە نازانم چۆنە وەکو باسی کرد ئەگەر لە حاڵەتێکە بۆری ڕەحمی برابێ ئەو لای تری با بڵین ئەمە معنای ئەوەی یەک لای ئیشەکەات یەک لای ئیشەکە مەرجنی هەموو مانگی ڕێک بێ عادەکانی لەوانەیە دوو مانگ جارێ بشوە لەوانەیە هەموو مانگێکیش بێ لەوانەیە کەمیەتەکەش بە پێی پێویست نەبێ ئەبێ یەکەم شت ئەبێ نازۆری بۆ بکرێ چکە لە 4 ساڵ زیاترە کەوا نەیبۆتەوە فحوساتی خوێنی تایبەتی بۆ ئەکرێ بابزانین ئەمە ئایا چەنێکی کە هێلکەی پێ هەیە و چەنێکی کە ئەتوانێت حمل ببێتەوە چکە بەڕێژە ئێمە ئەو شتانە ئەتوانین دیاری بکەین لە حاڵەتێکە هەستمان کرد بە کەمیان بە بەرزیان بە تێکچوونێک لەو هورمۆنانە چارەسەریەیەنێ عادەتەن ماوەکەی دیاریکراوە یعنی تۆ زۆر نایەتێ بۆ 6 مانگە بوو باشە نەبوو چەند ڕێگایەکی کەمان هەیە بۆ حمل ئەتوانین بڕۆین بۆ ناحیەی تەلقیحمان هەیە تەلقیحێکی احتیاجیە هەر لە ناو سنتەرێکە ئەیکەین بۆی ئەوە ڕێگایەک تا 4 بۆ 6 جاریش ئەتوانین نەیبوو لەو ڕێگای ئەتوانین بچین بۆ بلووری ئەگەر هەر مصڕە لەسەر حملەکە و حەزی لێ ببێت بە ناحیە سروشتێکەوە ئەو جارێ مناڵە ئەتوانێت هەوڵی خۆی بە تا 2 ساڵ 3 ساڵی کەش اینجا ئەگەر کێشەیەک هەبوو لە دروستبوونیە یان لە بوونیە یان کێشەیەک هەبوو لە فەحسەکانیە بۆی خێراتری تیا بکەین ئەوە ئینجاڕێ بۆ دایکەکانیش پرسیاری ئەوەی کرد ئایا ئەتوانین بە پێی جەدۆل یاخود بەپی بەرنامە ڕەگەزی مناڵەکە بگۆڕیت بەپی جدول خۆی شتێکی جیهانیە هەیە لە زۆربەی سایتی طبیە و زۆربەی کات احتیمالە خۆمیش بەکاری بێنم بۆ نەخۆشم
3 مانگ پێش ئەوەی بڕیاری حملەکە برێت ئەبێ دایکەکە ڕابێنین لەسەر چەند مادەیەک کە بیخوا کە لەشی ئەو جۆرە مادانەی تیابێ کە تایبەتە بە کوڕ یان بە کچ ئێمە ڕایەنین لەسەر ئەوە هەروەها نەک بەس خۆی پیاوەکەشی چارەسەر وەرەگرێ ئەوە هینە با بڵین ئەوە حاڵەتێکە اینجا من ئەمەوێ بە ڕێگایکی سروشتی ئەم کوڕیان ئەم کچە ببێ ئەبێ من با بڵین ڕێژەیەکی بۆ دانێم ڕێژەکەمان بتەوێ نەتەوێکەمە زۆر نییە لە 150 بۆ 60 بۆ دانەی ئەگە کەمتر نەبێ بەڵام من بمەوێ لە ساسا ئەو ڕگەزە دیاریکەم و بڵێم نە من ئەوەم ئەوێ یان دوانم ئەوێ بزەبت و نازانم چی ئەمە ئەبێ بڕۆم بۆ ڕێگای بلووری ئەمە ئەتوانم لە واز لە ساسەیکەم تێگەی چۆن بە بۆ پرسیاری کەیش پرسیاری دایکی لارا باسی ئەوەی کرد کە لە 2014 حملی نەکردووە هیچ جۆرە من ئەیەک ناکات و مناڵیشی نابێت تەمەنیشی پێم وا بێتی 35 ساڵم ئاوتی کردیتەوە دایکی لارا 5 ساڵم بۆ قەی ناکە بە دنیا و بە ناویا گەنج دیارە خۆی عادەتەن هەموو بتەوێنێتەوە یەکێک معڕەز بوو بێ بۆ حاڵەتی مناڵبوونی سروشتی خاستن لە ژنانی ئێمە نەک ژنانی با بڵین ئاسیا وەکو با بڵین ژنانی ئێمە بە بەسمان ئەوانەی پێستیان سپیە و پێستێکی با بڵین متەوەسطیانەیە معڕەزن بۆ داکەوتنی ناولەش زیاتر بۆ چکە شلترن ڕاضە ناکەن هیچ سپۆرتێک ناکەن بەت خانمانی ئێمە سپۆرتێک ناکەن ئێمە بەپێی دیگری هەیە طبعاً ئەو خزینانە ئەم دوو مناڵی بۆ کە بەنیازی مناڵیکەیە ئەبێ مناڵیکە ببێ اینجا دوای ئەو جوانکاریەیان ئەو چاکردنەی بۆ بکەین کە ئێمە پێی ئەڵین هەڵبەستنی ڕەحم باسیشمان کردووە لە پۆستەکانە کە ئەبێت کۆتایی بە حمل بێنی کۆتایی بە مناڵ بێنی بۆی تێکی نەیتەوە ئەو ڕێگایە کە ئێمە چاکمان کردوێتەوە هەروەها کە عادەتەن ئاڕازی هەیە ئەو حاڵەتانە کە پێی ئەزانێکە وایە ئەوە نییە بەس بڵێ من پشتم ئێشە و قاچم ئێشە لەوانەیە فقراتی بێکێنەڵێ مۆزیعی با بڵین جونگەکانی هەبێ مشکلەی ئەوەی نەبێت ئەبێ میز ڕانەگرێ ئەوە یەکێکە لە جۆرەکانی کەوا با بڵین ئێمە پێڵێن سستۆسیل یعنی خەزینی پێشەوەی دیواری ڕەحمە کە ئەبێ میز ڕانەگرێت کە بە کۆکەیەک بە شتێک احتیمالە بێتە خوارەوە زۆر ڕوئەیە لە ژنانە هەروەها احتیمالە پیسایی قەبز ببێت چکە خزینی کۆممان هەیە لەو حاڵەتە ئەڵێ من دکتۆرە هەستەکەم پیسایم پێ و ناتوانم بیکەم و قەبزم یان ئەڵێ بنسبە بۆ خزینی پێشەوەی ئەڵێ ڕۆم بۆ توالێت دەمەوێت میز بکەم و هیچیش نابینم کورسیە بەڵێ هەست بە قورسێکە ئەکا هەست بە هەوا ئەکا لە دامێنیەوە ئەوە عرازی زەقی ئەو نەخۆشەیە ئەوە لەو حاڵەتە کە پێویستکە اینجا عملیات زۆر باشە دکتۆرە سومەیە پەیوەندیکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵا بینایی خانمان لەگەڵا بینایی خان ئێوارەت باش زۆر سپاس بینای خان ئەگەر زۆر بە کورتی پرسیارەکەتمان پێ بڵێ لەبەرەوەی کە کاتمان کەم ماوە بێزەحمە پرسیارێکم لە دکتۆرەکە هەیە بەشی مناڵ بەڵێ مناڵێکی دەمانگانم هەیە شیری ئیبۆلاتمە پێشتر بەڵام ئێستا ئەم شیری دیالاکیێمە دیالادەکەش پێی زۆر قەبزانی پیسایش ئەکا خوێن دەئەنێت زۆر باشە ئەو پرسیارم لە پێش شیری دیالاکە قەبز نەبووە بینای خان پێش شیرەکە پێشەوەی کە شیری ئەوەی بەیتێ قەبز نەبووە بەڵێ هەر بە شیری ئیبۆلاتەکەش هەر قەبز بوو بردیشم بۆ بەشی مناڵان وتیان کۆمی تەست کرد بەڵێ زۆر باشە فەرموو پرسیارەکەی دیکە لە دکتۆرە سومەیە لە دکتۆرە سومەیە پرسیارە مناڵم بۆ بن بە عەمەلیات ڕەحمم لە کاتی مناڵبوونەکە تاقی یعنی هینی ئەوەم نەبوو بڵێم یەکسە بردیانە بۆ ژووری عەمەلیات ئێستا مناڵانم ئێشێت کە کاتێک عادە ئەبم مناڵانم زۆر زۆر ئێش یعنی یەک حەفت هەڵ ناکەم لە کاتی عادەکەی خۆمە ئاوەستێت زۆر باشە بینای خان چاوەڕێ وەڵام با دەچینە لای پەیوەندێکی دیکە دایکی ساریامان لەگەڵا دایکی ساریا ئێوارەت باش وەک جواب پەیوەندی ئێمە ئەم کاتەوە باش زۆر سپاس ساسەکەم وڵات پرسیارێکم بۆ دکتۆری مناڵانەکە هەیە فەرموو وەڵای کچێکم هەیە تەمەنی 5 ساڵە ئەی بنەبێ کۆمی زۆر زۆرە خوێنێ باشە اینجا تەڕایی و لینجایەکشی هەیە بەس بەکەمی زۆر ئەی بنەبێ دۆری کۆمیشی زۆر ئەبێ بەزی بکە و ئەتەقێ ئەو ئاوای لێ لە چ کاتێکە خوراندنەکەی زیاتر دایکی ساریا لە شەوانە یان بەڕۆژ وەڵای ڕمینی بۆنی بەشەو بەڕۆژێ بەشەو بەڕۆژ پیسایەکەی چۆنە نەوعی پیسایەکی ڕقا قەبزە یان ئاساییە زوو قەبزە بێ زۆر بە زەحمەت پیسایی بۆ کرێ بە زەحمەت پیسایی بۆ کرێ بەڵێ
تەمەنی چەندە دایکی ساریا؟ 5 ساڵ و تقریبا 3 مانگە 5 ساڵ و 3 مانگ. 3 ساڵ باش. 5 ساڵ و 3 ئیجار مانگ. بۆ کێش و باواشی زۆر زۆر باشە. دایکی ساریا وەڵام ئەدەیتەوە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. ئەگەر زۆر بە کورتی وەڵامی ئەم دوو پرسیارەمان بنەوە لەبەرەوەی کاتمان کەمە. بەڵێ تقریبا پرسیاری هەردووکیان بینایی خان و دایکی ساریا تەسەوڕەکەم یەک کێشیان هەبوو. مناڵەکەی بینایی خان ئەڵێ قەبزە بەڕاستی ئەمە لێرە بە دایکان بڵێم کە نەریتێکی تری دایکەکان کە هەڵەیە حەزەکەم ڕەچایەوە بکەن گۆڕینی شیر بەبێ ڕاپرسی دکتۆر بەبێەوەی کە ئیزنی پزیشکەکەی وەربگرێ یان بە گوێرەوەی کە مەسەن دایکێ گەڵە وەڵاو شیرە زۆر باشە بە مناڵەکەی من ئەمیژە چێ بە گوێی ئەوە کات لەبەرەوە باشترە کە توانێمە پێش هەموو شتێڵی شیری دایک لە هەموو شیرێک باشترە و بۆ بەرگری لەشی بۆ هەموو سوودەکان کە هەموومانەی زانین بەڵام ئەگەر کە پێویست بوو بۆ نمونە دایکەکە فەرمانبەر یا شتێک پێویستەکە شیری باتێ بە ڕێنمایی پزیشک بێ. ئەم لە گۆڕینی شیرەکانە سەورەکەم کێشەکەی مناڵەکەی بینایی خان گۆڕنی شیرەکە نەبێت کاڵێ کۆمی تەسکە پزیشکێک گوای پێوتوە پێویستەکە سەردانی پزیشکی نەشتەرگەری مناڵام بکات پشکنینی کۆمی بۆ بکرێ ئەگەر کۆمی تەسک بێ ئەوە چارەسەری لای خۆیانەیە یان تەوەسوعیان نەشتەرگەریە ئەو پزیشکی نەشتەرگەری مناڵام قرارت بۆ دایکی ساریاش کاڵێ کۆمی ئەخورێ مناڵەکەی مادام پیسایەکەی قەبزە زۆر جار لە کاتی ئەو پیسایەکە ڕقە و قەبزە لە کاتی چون بۆ توالێت کۆمی برینارە بێ کەم کۆم برینارە بێت بە برینێک دوای چاکبوونەوەی لە کاتی چاکبوونەیە کۆمی ئەخورێ لەبەر ئەو خورانێک ئەو هەیەی تەسەوڕەکەم هی ئەوە بێت باشترە ئەویش کە پزیشکێکی نەشتەرگەری مناڵان ببینێ پشکنین کۆمی بۆ زۆر باشە. بچینە لای پرسیارەکەی بینایی خان باسیەوەیکە کە لە کاتی مناڵبوونە بەڵێ باسی ئەوەی کردکەوە ڕەحمی تەقیەوە لە کاتی نەشتەرگەریە پێش نەشتەرگەری بۆ بە حاڵەتێکی تاڕی ئەو تووشی ئەو حاڵەتە بووە کەوا ئێستا لە کاتی عادەکانیە ئازار ئەبینێ خۆی بالفعل حاڵەتێکی ناخۆشە پێش نەخۆشەکە بۆ دکتۆرەکە ناخۆشترە چکە بەڕاستی چارەسەرەکەی زۆر ناخۆشە چارەسەرەکەی زۆر ئیزعاجە یعنی چەندێ نەخۆشەکە لە ئازارایە دکتۆرەکەش لە ئازارایە بالنسبة بۆ حاڵەتی ئەو با بڵێن کە حاڵەتێکی وای بە طبعا لە حاڵەتێکی ناخۆشەوە هاتۆتە سەر ئەوە یعنی ئەبێ بڵێ الحەمدولله ئازارێک کە ماگانە دروستە بێ هیچ نییە ئەتوانێت حەبی ئازارشکێن بەپی لەشی خۆی بەپی پێویستی خۆی بەکاری بێنە چکە بتەوێنێتەوێ عملیات خۆی لە خۆیان نووسانەوە دروستەکە ئەڵتساقات دروستەکە ئازار هەر دروستە بێ و نابێ بیاڵە ئەلتیهابات دروست ببێ ئەو ئەلتیهابانش ئەبن بە هۆکاری ئەو ئازار بوون و شتانە خاصن ئەگەر تەشەنوجاتێ لە تەنانەت لە ڕووخۆڵەکانە هەبێ عزیێتی ڕەحمیشەیە لەو کاتە ئەگەر ئەلتساقات هەبێ و نووسانە زۆر باشە. سپاس بۆ دکتۆرە تەرزە عەلی سپۆڕی مناڵان سپاس بۆەوەی کە وەڵامی هەموو پەیوەندیەکانتاندایەوە هەروەها دکتۆرە سومەیان نەخشبەندی کەش سپۆڕی مناڵان و ژنان و مناڵانە پەیوەندێکی باشمان بۆ هات و لەگەڵ ئەوەشدا وەڵامتاندایەوە سپاس بۆ ماندووبوونتان دەستان خۆش بێ وە سپاس بۆ هەموو ئەو پزیشکە بەڕێزانەش کە لە ڕێگەی هەموو پزیشکان بەگشتی ئەو پزیشکانش کە لە ڕێگەی واتسەپەوە کاتی خۆتان تەرخانەکەن بۆ هەموو نەخۆشەکانیان بۆ هەموو ئەو پەیوەندیانی کە ڕۆژانە پێتانەوە ئەکرێت سپاس بۆ ماندووبوونتان.